تني سبحان الله لنويجا بو بيويستي اگر بيويسكا بيلي بو بيوان طبعا بريتيالا وتني سبحان الله ينابو افرتان دستي راسي كيشي بپشتی دسي چپيا اگر امام سهو بكا هو اقداري كاتو نال سبحان الله بو نايله امام احمد فرمي لبروي ضنجي عورتنا ببيت وفرمي امام احمد رقي لو بياوان بو كجنيك ببجميع امان لولا بيان تا يرحمك الله بو يجي لضنجي بلا يهديك الله جاري كان ميواني كيبه لماله خزانك بجميع امام احمد يكسر كابرا ضنج برزقات ولا يرحمك الله امام احمد فرمي عندنا عبد جاهل الله خوا پرستێکی نەزان لە ماڵەکەمانە خەینا خوا پەرستە پیاوچاکە بەڵام زانیاری نییە نازانێ نابێ وا بڵێ بۆیە ئەو ژنەش دەنگ بەرز کاتەوە بڵێ یەهدیک الله نابێ وا بڵێ تا بۆیە لە نوێژیشە چی دانراوە بۆ ژنان تەصفیق لەپی دەستی ڕاستە کێشێ بە پشتی دەستی چەپە ئیمامەکە ئاگادارە کاتەوە ئێستا حالیەن لای ئێمەوە نییە لەبەرەوەی ئێمە لەگەڵ ژنانە لە یەک شوێنە نوێژ ناکەین ئەوان لە پشتەوە بن پیاوەکان مناڵەکان ژنەکانە سەواو بووە ئەوان ئێستا لە ژوورێکی ترن نە دڵنیان بێ ماگا و نە تەقەتەقی دەسیشیان ئەگەر شتێک ڕوویە لە ئیمام دابڕان یەکێ لە خۆیان نوێژەکەیان بۆ تەواوەکە و پێشنوێژی ژنانیش ڕوونە سنەت نییە بێتە پێشەوە وەکو پیاوان سنەتە لە ڕیزی خۆیان نابێت پێشنوێژەکەیان بۆ بکە و ئەگەر خۆیان بوون ئیمامەکەیان غەڵەتی کرد کە هەر ئافرەتە و لە خۆیان و دەنگیان کەس نایبیستێ ئایا هەرە بێ ئەمە بکەن یاخود دەتوانن بۆی ڕاستکەنەوە بە سوبحان الله بە دەنگ خلافێکتیا لە بینی عولەما بەڵام بەقوەترە ئەڵێن هەرە بێ وا بکە نابێ بە سوبحان الله بە دەنگ ڕاستی کاتە 219 عن سهل بن سعد رضي الله عنهما سهل كري سعد وخوي صحابي بو سعدي كري ساعديش أو يشهر خوي صحابي بو ويلا عنهما أن رسول الله صلى الله عليه وسلم ذهب إلى بني عمرو بن عوف ليصلح بينهم فحانت الصلاة فجاء المؤذن إلى أبي بكر فقال تصلي بالناس فأقيم قال نعم قال فصلى أبو بكر فجاء رسول الله صلى الله عليه وسلم والناس في الصلاة فتخلص حتى وقف في الصف فصفق الناس وكان أبو بكر لا يلتفت في الصلاة فلما أكثر الناس تصفيق التفت فرأى رسول الله صلى الله عليه وسلم فأشار إليه رسول الله صلى الله عليه وسلم أن امكث مكانك فرفع أبو بكر يديه فحمد الله على ما أمره به رسول الله صلى الله عليه وسلم من ذلك ثم استأخر أبو بكر حتى استوى في الصف وتقدم النبي صلى الله عليه وسلم فصلى ثم انصرف فقال يا أبا بكر ما منعك أن تثبت إذ أمرتك قال أبو بكر ما كان لابن أبي قحافة أن يصلي بين يدي رسول الله صلى الله عليه وسلم فقال رسول الله صلى الله عليه وسلم ما لي رأيتكم أكثرتم التصفيق من نابه شيء في صلاته فليسبح فإنه إذا سبح التفت إليه وإنما التصفيح للنساء وفي رواية فخرق الصفوف حتى قام عند الصف المقدم وللبخاري في رواية إن أهل قباء اقتتلوا حتى تراموا بالحجارة فأخبر رسول الله صلى الله عليه وسلم بذلك فقال اذهبوا بنا نصلح بينهم وللبخاري في رواية فصلى الظهر ثم أتاهم يصلح بينهم فلما حضرت صلاة العصر فأذن بلال وأقام سهل بما نجرته فرمي روجي كان بغمر إخوة صلى الله عليه وسلم شوب ولاي بني عمر لكيوبون لا نزيق مزقوتي قباب وتمان
مزگەوتی قوبا بۆ پێوترێ مزگەوتی قوبا لەبەرەوەی بیرێک لەویا بووهی ئەبوو ئەیوبی ئەنساری بوو پێوترا بیری قوبا مزگەوتەکان لە یاد دروست کردو بە ناوی بیرەکەوە ناویاندا پێغەمبەری صلی الله عليه وسلم نزیکی مانگێک زیاتر میوانی ئەبوو ئەیوبی ئەنساری بوو لە ماڵەکەیەوە بوو لە قاتی خوارەوە بوو ئەبوو ئەیوبیش لە قاتی سەرەوە بوو جا لێرە رسول الله صلى الله عليه وسلم وەکو لە ڕیوایەتەکەی بوخاریە هاتووە فەرمێ بیستی کە خەڵکی قوبا بووە بە شەڕیان لەناو خۆیان و کەوتونەتە ئەوەی بەرد بگرنە یەکتری طبعا دوای بەردیش چیە شمشێریە فەرمێ رسول الله صلى الله عليه وسلم چوو سڵحیان بکەن و لە ڕیوایەتەکەی بوخاریە فەرمووی با بڕۆین سڵحیان کرد ئاگر بەو ئەو بەو ئاگرەیە بکا کە لە بەینیانایە ئەفەرمێ سڵحی کردن نوێژی نیوەڕۆشی بۆ کردن کە نوێژی عەسر هات بلال بانگی دا رسول الله دوا کەوت لە هاتنەوە صلى الله عليه وسلم فەرمێ کە هاتەوە یا پێشەوەی بێتەوە بلال فەرمووی بە ئەبوو بەکری سدیق قامەت بکەم نوێژ بکەین فەرمووی بەڵێ بیکە فەرمێ قامەتمان کرد و نوێژمان دابەست لەو کاتە رسول الله صلى الله عليه وسلم هاتەوە بۆ مزگەوت ڕیوایەتەکەی بوخاریە فەرمێ چییە کرد بەناو خەڵکەکەیە ئەڕۆی بەناو خەڵکەکەیە ئەڕۆی یعنی ریزی یەکەمی خەرق ئەکرد خەرق یعنی لایەدانەی بڕی و ئەچێوە دیوە ریزی دووەمیش عینشت تاوەکو بێتە پێشەوە ئەفەرمێ بەو شێوە هات و خەڵکیش چییە کرد وەکو بڵێ ئەبوو بەکری سدیق ئاگادارەکاتەوە لە هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێیان کێشا بەدەستیان خەڵکەکە ئەبوو بەکری سدیقش گوێی پێ نایە یەکەم جارە فەرمێ کە بینی خەڵک زۆرە کێشێ بەدەستیان ئاوڕێکیە بۆ دووەتی بزانم لە دوات چیە خەڵ یگنا خۆ لە نوێژە ئاوڕ نایەتەوە ئەمە چی لێ وەرەگری لە حاڵەتی پێداویستیات وانی ئاوڕ بێتەوە لە نوێژە ضرور بێەوە کۆمێ وەکری سدیق فەرمێ ئاوڕی دایەوە بینی پێغەمبەری خوا دێ صلی الله عليه وسلم فەرموویستی بێتە دوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مەیە دوا نوێژ بکە فەرمووی بەڵام هەر هات پێغەمبەر صلی الله عليه وسلم چووە دوا ئەبوو بەکر سدیق هاتە دوا پێغەمبەر صلی الله عليه وسلم چووە پێشەوە ئەفەرمێ هاتە ڕیزەکەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی بۆ کردن کە تەواو بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم کەس ڕووی کردە ئەبوو بەکر سدیق فەرمووی بۆچی جێگیر نەبووی لە میحرابەکە نوێژەکە بکەی منیش لە دواتەوە نوێژم بکردە فەرمووی کوڕی ئەبی قوحافە ئەبی قوحافە باوکی کێیە باوکی ئەبوو بەکری سدیقە بە رسول الله فەرموو کوڕی ئەو بۆی نییە پێش پێغەمبەری خوا بکەوێ صلی الله عليه وسلم لە نوێژە بێ لە دوایەوە بێ فەرمووی رسول الله صلی الله عليه وسلم هیچی نەوت لەسەرەوە بێڕەنگ بوو برێەوە ئاەتەکەشی لەسەرە لا تقدموا بين يدي الله ورسوله فرم پاشان فەرمووی من بینی من ئێوە چەپڵەتان لێیە بۆ ئەوەی ئەبوو بەکری سدیق ئاگادارکەنەوە کە بێ من بچمە پێشەوە جارێکی تر وامەکەن ئەگەر حاڵەتێکی وا ڕوویدا بەڵکو بڵێن سبحان الله بڵێن سبحان الله چونکە کەوتە سبحان الله ئیترە و تێگا کە شتێک هەیە ئەگەر هەڵەی کردبێ هەڵەکەی ڕاستەکاتەوە ئەگەر هەڵەی نەکردبێ ئاوڕەداتەوە بزانین لە دوا چی بوو طبیعی ئەوەش بەڵام دەنگەدانکردن بەدەست و چەپڵە لێدان بەدەست ئەوە بۆ ژنانە بۆ پیاوان نییە أفرمي الرواياتك ترى فرمي فخرق الصفوف حتى قام عند الصف المقدم تاشي ريزي بيشي بيشو ريزا كاني يك لا أداو ببيني أنا عربي بغمري صلى الله عليه وسلم